بۆ نمونە سێرچکردنی واقعی کارکتەرەکە و دوورکەوتنەوە لە واقعی خۆت. بۆ نمونە مەسەڵەن بۆ نمونە کولی کەسێکمان کولی تاکێکمان لە ژیانی واقعە چەند تایبەتمەندیەکی خۆمان هەیە، وەکو واقعی خۆمان وەکو واقعی خۆمان تایبەتمەندیەکمان هەیە. مەسەڵەن بۆ نمونە کولی کەسێکمان خویەکی تایبەت بە خۆی هەیە، یعنی خویەکی هەیە. ئەبێ ئەم خۆی خۆت وەلا بنیت، ئەم خویە یاخود ئەم واقعی خۆت، ئەم تایبەتمەندی خۆت وەلا بنیت، تایبەتمەندی تازە دروست بکەیت، خویەکی تازە دروست بکەیت بۆ کارکتەرەکە. زۆر گرنگە، ینی ئەو خۆ تازەیە کە تۆ دروستی ئەەکەی بۆ کارکتەرەکە تەواو تۆ بینەر قەناعەت پێ ئەەکەیت کە تۆ مەسەڵەن بۆ نمونە تۆ ڤیان نیت، تۆ ئەو کارکتەرێت. ئەمە زۆر گرنگە، زۆر گرنگە. بڕوا بکەن هاوڕێیان ئەم مەسەلەی واقعی کەسایەتی خۆت و واقعی کارکتەر مەسەڵەن لە زۆر لە ئەستێرە بەناوبانگەکانی جیهانەوانێ ئەیان بینین. مەسەڵەن بۆ نمونە مەسەڵەن نەگەر چەند ئەستێرەیەک بێنمەوانێ، مەسەڵەن لیۆناردۆ دیکاپریۆ سێرەکەی لە هەموو ڕۆڵەکانیە خویەکی تایبەت بە ڕۆڵەکە خەڵق کردووە. زۆرن لەو ئەکتەرانە. مەسەڵەن بۆ نمونە لە ژنەکانە مەسەڵەن کاتی وێنسڵ، یعنی سیرەکەی بەڕاستی لە فیلمێکەوە بۆ فیلمێکی کە ئەیبینیت توتاڵ شتێکی ترە. مەسەڵەن بۆ نمونە مەرەڵ، یعنی ئەمە یعنی ئەگەر ئێوە سێرچ بکەن ئەنتەرویان یاخود مەسەڵەن ئەنتەروی خودی خۆیان ببینی، تەواو کەسێکی ترە، تەواو یعنی پێت ئەڵێ ئەمە واقعی خۆم و ئەمەش ئەو ئەیسەلمێنێ لە کارەکانیە ئەیسەلمێنێت. ئەمە ئەو بەشە. مەسەلەی گرنگی ئەکسسوار و جلوبەرێک سیرکەن. زۆر گرنگە ئەکتەر پێش ئەوەی کە بچێتە چۆنەڵێ پێشەوەی کە بچێتە موقعی تەسویرەوانێ، پێش ئەوەی کە مەسەڵەن کە دەست بە کارەکە بکات و بچێتە بەردەم کامێرە، زۆر گرنگە پێشتر بزانێت جلوبەرگ و ئەکسسواری ئەو کارکتەرە چییە. مەسەڵەن بۆ نمونە ئەبێت کە ئەڵەن پێشتر بیزانێ، زۆر گرنگە ماوەیەک زۆر پێش دەست بەکاربوون ئەوانەی لا هەبێت، یاخود لای هەبێت، یاخود مەسەڵەن بۆی ڕسم بکرێت بڵێ ئەمە جلوبەرگی تۆیە، ئەمە ئەکسسواری تۆیە، بۆ ئەوەی ئەکتەر لە کاتێکە کە لە خەریکی خەڵقکردنی کارکتەرەکەیە لەگەڵ ئەو جلوبەرگەیە، لەگەڵ ئەو ئەکسسوارانەیە ڕابێت و هەم جوڵەی ئاسانی پێوە بکات، لەگەڵ جلەکانە ڕابێت، لەگەڵ ئەکسسوارەکانە بۆ ئەوەی بتوانێت ئەوانە بکاتە باگراوەندێک بۆ خەڵقکردنی کارکتەرەکەی. بەشێکی زۆر گرنگ بەڕاستی ئەمانە وەکو پێش دەست بەکاربوون، ئەمانە زۆر گرنگە ئەکتەر کاری لەسەر بکات و چۆنەڵێیت بە هەندوەری بگرێت. بەڕاستی یعنی ئەمانە فەراغێکی نەبوونی هەر بەشێک لەم بەشەی کە من باسم کرد، ئەبێتە تۆ کارێک پێشکەشەکەیت کە بینەرت تێر ناکەیت. بەڕاستی ئەمە بۆیە گرنگی خۆی هەیە ئێمە بتوانین ئەمانی کە باسم کرد بە هەند وەربگیرێ و کاری جدی لەسەر بکرێت. ئێمە سەر قۆناغێکی کە بەجددی ئەم قۆناغە ئێمە تا ئێستا من ئەگەر باز لە خۆمان بکەین وەکو کورد، ئێمە تا ئێستا ئەم قۆناغەمان با بڵێن بە هەند وەرنەگرتووە، یاخود کاری جدیمان بۆ نەکردووە. زمانی گزارشت لەگەڵ زمانی جەستە. زمانی گزارشت ئەو زمانەیە کە تۆ مەسەڵەن کاتێک کە
يعني أجتا موقعي أجتا لوكشنواني أجتا موقعي تصويرواني وآماديت ك دورەکە ببینی زۆر زۆر گرنگە ئێمە ئەم بەشەی کە باسی ئەەکەم زۆر گرنگە ئێمە کاری پێ بکەین. زمانی گزارشت ئەو زمانەیە کە ئێمە حیواری پێڵین باڵین دیالۆگەکان دیالۆگی کارکتەرەکە یعنی دیالۆگ ئەگەر تۆ سێرچێکی تەواو و ئامادەکاریەکی تەواو و قوڵبوونەوەیەکی تەواو لە هەموو ئەو بەشانی کە من پێشتر باسم کرد ناتوانانی ئەو زمانی گزارشتە زمانی ئەو مەبەستم ئەو دیالۆکانە ناتوانانی بەسەرکەوتووی ناتوانانی وەکو بەپی پێویست بێت هاوسەنگی بکەیتەوانێ لەگەڵ کارکتەرەکەیە. بۆ نمونە ینی مەسەڵەن بۆ نمونە مەسەڵەن ئەبینیت ئێمە لای خۆمان بۆ نمونە مەسەڵەن هەستەکەیت سەیرەکەیت دەنگێکی تووڕە بکە لە نەبرەی دەنگەوان دەنگێکی تووڕەکە پێویست ناکات ئەو دەنگە تووڕای خۆ دەنگێکی برس پێویست ناکە ئەو دەنگە بەرزە یاخود ئەمانە ئەبێت تۆ معنی ئەها چۆن ئەڵێیت دێڕ بە دێڕ وشە بە وشە ئەبێ هێنت چۆن ئەڵێیت ئەوەش ئەبێ خەڵق بکرێت ئەوەش ئەبێ خەڵقی بکەیت تا چەندێک ئەیکەیتە زمانی ئەو دیالۆگەکان تا چەندێک ئەیکەیتە زمانی کارکتەرەکەوانێ. بەشی دووەم کە زۆر گرنگە زمانی جەستەیە. بەڕاستی ئێمە زۆر کۆڵین بەداخەوانێ لە زمانی جەستەیە. زمانی جەستە گرنگێکی زۆر تایبەتی هەیە زۆر گرنگە کە ئێمە زمانی جەستە بتوانین چۆن جەستە بەکاربێنی چۆن جوڵەکانمان بکەین. بەڵام بەداخەوە ئێمە تا ئێستا کاری جددیمان بۆ ئەو بەشە نەکردووە. مەسەڵەن جەستە بۆ نمونە مثلا سیرەکەی تۆ ئەکتەری بەرامبەر مەسەڵەن دیالۆگ ئەڵێ تۆ لەبەرەوەی کە وا ڕاهاتووین ئەوەندە ئەجوڵیت ئەوەندە زمانی جەستە بەکار ئەهێنیت کە دیالۆگت هەبێ ئەمە بۆ خۆی کارەکە داوەزێنێت ئەمە بۆ خۆی فراغێک دروست دەکات. یعنی شەرت نییە تۆ لەبەر ئەوەی کە دیالۆگت نییە حیوارت نییە بێدەنگ بوەستیت هیچ ڕێکشنێکت نەبێت. یعنی ڕێکشن زمانی جەستە زۆرترین بەشکەبەری ئەکەوێت لە دەمچاوایە. یعنی ئەکتەری بتوانە ئەتوانێت بەدەمچاو تەواوی بینەر داگیر بکات بەڕاستی. یعنی ئەو ڕێکشنانی کە هەیەی لە خلالی دیالۆگی ئەکتەری بەرامبەرەوانێ. یعنی من زۆر گرنگە زمان یعنی مەسەڵەن دوای ئەوە ئەمە وەکو بەکارهێنانی جەستە وەکو دەمی چاو و دەم زۆر سەرەکین کە تۆ بتوانی بە هەموو شێوەیەک ئەنواع ڕیاکشنی بیتێ ئەنواع چۆنەڵی ببێتە دیالۆگ دەم و چاو. یەمە سەر بەشەکانی تری جەستە کە زۆرترین با بڵێن دەستە. سێرەکەی من لە واقعا مەسەڵەن ڕاهاتووین دەست مەسەڵەن بە چەند شێوەیەک دەست بەکارهێنین. ئەمە واقعە یاخود مەسەڵەن لە هەر کۆمەڵگەیەکی شەوە بەڕاستی ینی لە کەلتوری زۆر دەورە بینی مەسەڵەن کەلتور هینی کردووە فەرزی کردووە بەسەر تاکە تۆ هەندێک حرەکە هەیە بۆ تەحرەکەیەکی واقعی تۆ ئەمە نابێت لە سینەمایە یاخود نابێت کە تۆ ڕۆڵێکە بینی نابێت ئەمانە دووبارە بێتەوە مەسەڵەن